خۆشەویستان سڵاوتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی دەبمەوە میوانی ماڵەکانتان. ڕۆژوتان قوبڵ بێت، سفرەخوانتان ڕازاوە بێت. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێواری سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیە. ئێوە ژەگەرتانەیە خوانەکانتان ڕازاوە بێت، بەرهەمەکانی دۆلفینسی بکەنە هاوڕێی سفرەخوانەکانتان. بێگومان ئەمڕۆژ وەک هەر ئەڵلقەیەکی دیکە میوانێکی تایبەتمان هەیە کە دواتر پێتان دەڵێم میوانەکەمان کێیە. ئێستا پێکەوە دەچینە ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین. دایکان و باوکان پێویستە گرنگی بە خواردنی منداڵەکانیان بدەن. دایکاریش بە تایبەت پێویستە خوانی ژەمەکانیان بە تەندروستی ئامادە بکەن. بۆیە بەرهەمەکانی دۆلفینسی بەکاربهێنن تاکو لە کێشەی خواردنی ناتەندروست بە دوور بن. بەرهەمەکانی دۆلفینسی بە تەواوی سروشتین و دوورن لە هەموو موادێکی حافزە. بەکاری بهێنن پەشیمان نابنەوە. بەڵێ خۆشەویستان جارێکتر سڵاوتان لێبێت. بۆی کە باس لە تەوەری ئەمڕۆمان بکەین پێویستە میوانەکەم بناسێنم. میوانی ئەمڕۆم ئەکتەرێکی لێ هاتوو، دەرهێنەرێکی زۆر باش، میدیاکارێکی سەرکەوتوو کە هەر سێ تەوەڕەکە لەودا جێگەی خۆی کردوێتەوە. ئەمڕۆ کاک هەڵگورتمان لەگەڵا، هەڵگورت ساڵح محەممەد کە ساڵانێکی زۆرە کار دەکات، زۆرێک لە ئێمە ئەیناسین و کارەکانیمان بینیوە. لە دوایین کاریشیدا کە کورتە فیلمی هاجرە زۆر بەمان بینەری بووین و لەو ئیڤێنتەدا خاڵێکی باشمانایە چونکە باس لە کارە ساتێکی مەرگەساوی گەلی کوردستانی کرد. پێکەوە دەچینە لای میوانەکەم با پێکەوە بیناسین. کاکەڵگورت زۆر بەخێر بیت. زۆر سپاس زیان سەرچاوەکانم هاتی. سپاس بۆ ئێوە. کاکەڵگورت پێی خۆشە لەو سێناوەی کە باسم کرد بەکامیان بانگ بکرێت، میدیاکار یاخود ئەکتەر یاخود دەرهێنەر. سەرەتای دەستپێکردنی کاری هونەریم بە کاری نواندن بووە لەسەر شانۆ. هەمیشە شانازی بەوە کەم کە وەک ئەکتەرێکی باش بناسرێم، وەک ئەکتەرێک کە بەڕاستی جێدەستم دیار بێ لە ناوەندی هونەریە. کاری میدیاییش هەڵبەت لە سەرەتایی دەستپێکی دروستبوونی تەلەڤیزیۆنی کەناڵی ئاسمانی زاگرۆزەوە من هەتا ساڵی 2016 کە بەردەوامی سێ جۆر بەرنامە لەو تەلەڤیزیۆنەیە پێشکەش کردووە، ئامادە و پێشکەش کردووە. شانازیەکەم بە هەردوو پیشەکەەوە بە هەردوو کاری کە کردوومە، بەڵام لە نەتیجەیە من وەک ئەکتەر و دەرهێنەر کارەکەم هونەرمەند. ڕاستە سەرکەوتوو بن. بێگومان کاتژێک دەستان دیارە و هونەرمەندێکی لێ هاتوون. کاک هەڵگورت هونەر چی بە تۆ بەخشیوە؟ هونەر باش بیرکردنەوەی بە من بەخشیوە لە ژیانما. هونەر جوانپۆشی پێبەخشیوم لە ژیانما. هونەر فێری زۆر شتی کردم لە ژیانما بەڕاستیانی. لە سەرەتای دەستپێشی هاتنە ناوم بە ناوەندی هونەری من کارەکتەرێکی تر بووم، یعنی بەڕاستی. بەڵام کە هاتمە ناوەندی شانۆ و ئیتر وردەوردە دەستم کرد بە ئیشکردن و لە دوای ئەوە دراساتمانە کردومان خوێندەوە لەسەر دەقە شانۆیەکان و هەموو مەداریسانەی قوتابخانانی شانۆ کە لە یۆنانەوە سەری هەڵاوە. وای لێ کردم کە بەڕاستی کارەکتەرێکی ترم بۆ دروست بوو. یعنی ئەو هەڵگوردەی پێشتر کە کەسێکی نۆرماڵ و ئاسایی بووم، لە دوای ئەو تەحویلە ئەو مەرحەلە ئینتیقالیە من بووم بە کارەکتەرێکی تر. بۆیە فێری زۆر شتی کردم لە ژیانما. هەمیشە خۆشبەختم لەوەی کە ئەگەر لە زۆر ڕۆ لە زەرەرمەندیە بوو بێتم لەوەی کە هونەر زەرەری لێیاوم، بەڵام لە ڕووی دامەزراندنی کارەکتەری خۆمەوە شانازی پیاوەکەم و زۆریشم پێخۆشە. بە قسەکان تا دیارە خوێنەرێکی باشیشی؟ خوێنەرێکی باش بووم بەردەوام فترێکی زۆر و ئەشتوانم بڵێم لە هێزاریش ئەخوێنمەوە، بەڵام ئێستا کەمتر بۆی کات و حتمەن ئیشەکانەوەیە. کاکە گورت هونەر چی لێ سەندیتەوە یاخود با بڵێن چی لێ ئۆڕەخ کردیت؟ زۆر شت هەیە کە تۆ کاتێک کابیتە بە هونەرمەند یا کارەکتەرێکە بی لە ناو کۆمەڵگایە دیارە بیت لە هەر فئەیەکا بی لە هەر مەجالێکا ئیشکەی لە هەر بوارێکا ئیشکەی کە چاود لەسەر بوو لە ناو کۆمەڵگاوە زۆر شتت لێ سەنرێتەوە. ئیتر تۆ بێ
تحفظ بە هەموو شتێکی خۆتەوە بکەیت پارێزگاری لە تەنانەت لە هەنگاوەکانە بکەیت کە ئەڕێ بەڕێگایە لە تەعاملکردن و مامەڵەکردنی لەگەڵ خەڵکاکە لە لەحظەیەکە مامەڵە لەگەڵ کەسێکاکەی قسەیشی ناشرین لە ئاستی کارکتەری تۆ نێتە دەرەوە چونکە بەڕاستی ئەمانە هەمووی واد لێکا کە کۆتوبندێک بۆ خۆت دروست بکەیم کۆتوبندە تۆزێک قورسە بۆ ئێمەمانە ڕاستە بەڵام سەرکەوتن لە ئەنجام دابایی ئەوەیە کە هەموو شتێک گۆلا بنێت لە پێ حتمما هەروایە کاکەگوت لە دوو جیهانی جیهازدا کارت کردووە کە پەیوەندێکی توندیشیان پێکەوە هەیە کە کاری ڕاگەاندن و ئەکتەریە یاخود با بڵێن هونەرە بۆ تۆ قورس نەبوو لە هەردووکیانە کارتە کرد خۆی من خۆم تەبعی خۆم وایە ینی حەزم بە قەرەباڵغی ینی حەزەکەم بەردەوام ئیشکەم ئەو کاتانی کە دەستم مایەکاری ڕاگەیاندن بە تایبەتی لە میدیا و لە کەناڵی ئاسمانی زاگرۆس کە بەرنامەم دەستپێشی بەرنامەکانم بوو لە هەمان کاتە سەرقاڵی درامایەکی تەلەڤیزیۆنی بووم کە ڕۆڵی سەرەکیم هەبوو لەو درامایە کە ساڵی 2010 بەرهەممان هێنا بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری بوو لە ڕێی بزافی ڕۆشنبیری سلێمانیەوە کاو کات ڕەحمەت بێ کاک نەورەز ڕەشید سەرۆکی بزافی ڕۆشنبیری سلێمانی بوو کاک ئامانج بەڕێوەبەری موەسسەکە بوو لە ڕێی وەزارەتەوە توانیمان ئەو بەرهەمە پێک بێنین بەڵام لەو سەروەختەیە من هەم کاری نواندنم بۆ دراماکە کرد کە 19 حەڵقە بوو فترێکی زەمەنی زۆری پێچوو تاوێن کاری وێنەگرتن و هەموو ئەو پرۆدەکشنەی تەواو بوو لەپاڵ ئەوەش من دیسانەوە هەر هەفتانە هەموو هەفتەیەک بەرنامەی خۆم هەبوو لە تەلەڤیزیۆن و ئیلتیزاماتی مۆنتاژکردن و هەموو ئەوانە هەڵبەت جۆرێک لە سەرقاڵی بۆ دروستکردم و بەڵام بۆ سەرقاڵیش خۆش بوو ینی کاری ڕاگەیاندن و کاری میدیا بە تایبەتی میدیای بینرا و من زۆرم لا پەسەندترە بەڕاستی وەک لە میدیای نووسرا و ئەوانە کاکەگوت لەو کارانی کە کردوێتی بۆ نمونە وەک ئەکتەر یاخود وەکو دەرهێنەر زیاتر گزارشتە لە چی کردو یاخود حەزت کردووە لە چ بابەتێکە زیاتر دەربکەویت ئەگەر باسی فیلمەکانم بکەیت من ئەکرێ بڵێم بە فیلمی دۆکۆمنتەری چەند فیلمێکی دۆکۆمنتەریم کردووە هەم لە کەناڵی ئاسمانی زاگرۆس هەمیش لە بەر لە هەنی دوای لەوەی کە لە کەناڵی ئاسمانی زاگرۆس تەواو بووم فیلمێکی دۆکۆمنتەریمان بەرهەمێنا لەگەڵ هاوڕێم کاک حەمە تاریق لە وڵاتی تورکیا کە بە سیستمی 4K لە ڕێی مۆبایلەوە توانیمان نەمانتوانی کامێرە بەرینە تورکیا لەسەر ڕێی قاچاق فیلمێکی دۆکۆمنتەریمان کرد ئەو فیلمە یەکێک بوو لەو فیلمانی کە بەڕاستی دڵخۆش بووم پێی لەبەرەوەی کە مانەوەونێکی زۆرمان پێوە چەشت و بە ئیمکانەتێکی زۆر زەعیف و بە تەقەنیاتێکی زۆر بچووکەوە توانیمان فیلمێکی باش بەرهەم بێنین کە لە وڵاتی سوید خەڵاتی باشترین فیلممان پێێنا ئەو دوو فیلمەی تری خۆم کە وەک دەرهێنەر کارم تیا کردو یەکەم فیلمیان سپلیتە ینی پردبوون ئەمە فیلمێکە جۆرێک لە باز لە کارکتەری دووفاقیەکە کارکتەرانی کە لە ناو کۆمەڵگەی هەموو کۆمەڵگەکانی دنیاییە هەموو شتێک بۆ خۆیان بەڕەوا بین بۆ بەرامبەرەکان بەراڕەوا بین بەڵێ کەواتە توانین بڵێن خەمی تۆ خەمی تاکە کەسی نییە خەمی کۆمەڵگایە یاخود خەمی نیشتیمانێکە حتمما بە تایبەتی دوایین کارم کە ئەمڕۆ سپاسان دەکەم کە لە 4 شاکەم بەرنامێتان لەگەڵ منە کرد کە یادێکی زۆر بەڕاستی تاڵ و ناخۆشە بۆ ئێمەی کورد وەگنێتەوە لەبەرەوەی کە بەر پرۆسی ئەنفال کەوتوین هەموو ساڵێک لەم ڕۆژەیە ئێمە کۆمەڵگە یادەوەری و نەک هەموو ساڵ هەموو ڕۆژێکمان لە ناڕەحەتی و ناخۆشیایە بەڵام لە 4 دیسانەوە دووبارە بەر هەموو ئەو بریناناکەوینەوە کە ئازارمان پێوە چەشتووە من دوایین کارم کە لەسەر ئەنفال بوو فیلمی هاجر بوو ویستە باسی ئەوکەم دوایین کارت کە فیلمی هاجر بوو باس لە چی ئەکا ئەکرێت تۆ زیاتر بچینە ناو باسی کورتە فیلمی هاجرەوە هاجر چیرۆکێکی حەقیقیە لە ناو کۆمەڵگەی کوردیە لە پرۆسی ئەنفال بووە کارکتەری هاجر خۆی ئێستاش هەر لە ژیاندا ماوە بەڕاستی من سوودم لە زۆر بەشێک لە چەمکەکانی لە ژیانی هاجر بینی لە جێڕانەوە و لە خوێندنەوە و لە زۆر شت کە بەرچاوم کەوتبوو هەستام چووم
ریسێرچێکم بۆ ئیشەکە کرد ویستم بیکەم فیلمێکی دۆکۆمنتەری بەڵام دوایی بیرم لەوە کردەوە کە چیرۆکێکی بۆدا ڕێژمەوە دوور بێدا ئەم واقعی حیاتی خۆی کە هەیەی بەڵام بە شکڵی ئەو ئازارانەی کە لە ناو هەناوی هاجر خۆیەتی من بە خەیاڵێکی هونەریانە بە فیکشنێکی تر هەستام چیرۆکێکم بۆ هاجر دروست کرد چیرۆکەکە باز لە ژیانی ئافرەتی کوردەکە ینی بەڕاستی دوای ئەم هەموو مەرگە سات و قوڕ بەسەری و دەردەسەریە ژنێک بتوانێت بە پێی خۆی ڕاوەسێ لەسەر پێی خۆی ڕاوەستێ بەڵێ کاتە کارکتەری هاجر خۆی هەیە و بوونی هەیە لە ژیانداوانێ بەڵێ زۆر باشە کەواتە بە پێکەوە بینەری کەمێک لە دیمەنەکانی پشکامێری کورتەفیلمی هاجر بین کە ئامادەمان کردە ڕای قسەی زیاتری لەسەرەکەی کاکەڵگورد پێکەوە بینەری چەند دیمەنێک بووین لە ئەو دیمەنانەی کە پێش کامێرن باسێکی ئەوم بۆ بکە کاتێکەوە کە خەریکی بەرهەمێکە بن ئەو ماندوو بوونە چییە کە ئیچێژن و لە کۆتاییدا کە بەرهەمەکە ئەبینن کۆتایی پێدێت و دەبێتە بەرهەمێک هەبڵین چۆن دڵخۆش ئەبن پێی هونەرمەند کاتێک کە دەساتە ئیشێک خەیاڵی زۆڵێ بەرەوەی کەم بەرەو ئەوەی کە شتێک لە ناویە بێت و بچێت بێنێ بیخاتە سەر شاش و بیکا بە وێنە یاخود بیکا بە تابلوویەک گەر وێنەی کێشێک بێت یاخود ئەگەر مۆسیقارێک بێت ئاوازێک لە ناو ڕۆح و هەنا و مێشکیا بێت بێ کاتی بیخاتە سەر وجود و بیخاتە سەر بوون زۆر قورسە بەڕاستی هەموو هەوڵێک ئەی لە پێناوی ئەوەی کە بتانی ئەم خەیاڵی کە هەتا بە شێوازێکی زۆر جوان تەوزیفی کەیت و بیخەیتە بەر ئەوی کە لە خەیاڵی خۆتە بە وێنە بیخەیتە بەر چاوی ئەو کەسانی کە ئەتەوێ ئیشیان بۆ بکەیت بە تایبەتی دروستکردنی فلم بەڕاستی کارێکی قورسە شەو نەخۆنی وێ هەر لە پێی تەسنیفی جیهانی ژێکێکە لەوانی کە دووهەم قورسترین کارە لە جیهانە دروستکردنی فلم بۆیە هەروە ئاسان نییە تۆ بە ئاسانی بتوانیت لەم وڵاتی ئێمەیە بەم هەموو دەردەسەری و میحنەتەوە بەم هەموو داراییە زەعیفەوە بەم هەموو تەقەنیاتە لاوازەوە کە ئەمانە تەکنیکیش دەولاوە بۆستێ بتانی فیلمێک بکەی بەڵام کاتێک کە دەزیتە فیلمێک بەڕاستی من هاجر زۆر پێوەی مەشغوڵ بووم زیاتر لە ماوەی چەند خەریکی من زیاتر ماوەی لە 2 ساڵ بەس خەریکی نووسینەوەی هاجر بووم ینی ئەتوانم بڵێم 15 درافتی نووسینی سیناریۆکەی هاجرم هەیە هەر یەکەو بە جۆرێک نووسیومە هەتا بڕیارمما لەسەر ئەخیر درافتیان کە ئیشکەم کاتێک کە لە لەحزەی ئەخیرە تەواو بووم و هەموو ئیشەکە تەواو بوو تێستی هەموو شۆتەکانم کردەوە هەستمە کرد جۆرێک لە قورسایی کە لەسەر شانم بووە ڕاستی و قورسایی لەسەر شانم نەماوە جۆرێک لە دڵخۆشی دەیاتێ جۆرێک لە بەرهەمت هەیە ئینسانە بێ خاوەنی بەرهەم بێ
ئەنی بڕاستی خۆی ئەگەر وەکو لایەنی هوەری و هەموو ئەو شتانە لا وەکو لایەنێکی حیاتیش ئینسان ئەگەر بێبەرهەم بوو کەواتە ئینسانێکی متەکامل نییە. ڕاستە بەدڵنیایی لە مانگی 12 بوو پێم وابێت کە کورتەفیلمی هاجر لەگەڵ چەند فیلمێکی ترە لەگەڵ چەند دەرهێنەرێکی ترە لە سینەما پەخش کرا و لەیڤێنتێکا بینرا. ئەو کاتێک کە ئیتر فیلمەکەت هاتە سەر شاشە و کۆمەڵێک خەڵک پێکەوە بینەری بوون هەستت چی بوو چۆن بوو؟ ئەحساسێکی زۆر خۆشم هەبوو بەڕاستی هەستێکە تعبیر ناکرێت لای من نازانم هەرچەنە حەز ناکەم هەندێک شت هەیە باسی بکەم بەڵام تۆزێک لە فیلمەکەی من درا بە زۆرێک لە جۆرەکان لەبەرەوەی کە لە تەصنیفەکانە ینی خسیانە دوعاین فیلم و خەڵک تەمەتوعی بە فیلمەکانی ترەوە کردبوو هەتیایە بوو تۆزێک بێزارکەر بوو بەڕاستی ینی قسەی من نەبوو قسەی بینەر بوو ینی ئەمە کاریگەری لەسەر ئەوە هەبوو کە کاتێک کە تۆ سەیری فیلمەکەی ئەتوێ بە خەیاڵێکی فراوانتر و خەیاڵێکی بە ئیسترخایەکەوە سەیری فیلمەکەی بەڵام کە پێش ئەوە تۆ چەند فیلمێکی ترێ بینی بێت تۆزێک قورسامانە بەڕاستی بۆ بینەر بۆیە ئەحساسەکەم ئەحساسێکی زۆر خۆش بوو بەڕاستی. بەڵام گرنگەوەیە کە تۆ خاوەنی بەرهەمێکی جوان بوویت ینی ئەوەی کە لەبێ بوو تۆی ئەبینی ینی بەڕاستی من خۆم یەکێک بووم لەو کەسانی کە بینەری فیلمەکە بووم و لەوێش بووم یەکێک بوو لە فیلمە زۆر زۆر جوانەکان و بە خەڵکی شەودیار بوو ینی بە بینەری شەودیار بوو لەوێ کە هەڵوێستیان چێ بەرامبەر هەر فیلمێک هیوای سەرکەوتنت بۆ خوازین ئەو ڕۆژێک کە دانیشتیت فیلمەکەی خۆتت لەگەڵ بینەرەکانت بینی وەک هەمیشە کە شێوەیەک لە دەست ئەجۆڵێنی پێم وایە ئاواکەی شتێکی واکەی ئاوات نەکردبووی بۆوە ئەەکەیت ینی لە زۆربەی دانیشتنەکانت لە زۆربەی وێنەکانت ئەمەت پێوە ئەبین دێت من کارکتەریی خۆم زریان خان جۆرێک لە هینم هەیە ڕۆچوونم هەیە لە ناو خۆما بەڕاستی زۆر کات هەر ئەم حرەکەم هینەم هەیە حەزەکەم تەنەبوو ئەندێشەکردن و بیرکردنەوە و ئەو شتانم هەیە حەزەکەم لەناو خۆما ڕۆ بچم زۆر جار ئەنی کە ئەشتم تەرکیزە خەمە سەر شتێک ئەمەیە بە بەجددی زۆر تەرکیز کەمە ناو ئەو بابەتانی کە سەیری فیلمەکەشم کردووە ئەین بۆ هەموو خەلەکانم گەڕام من سەیری فیلمەکەم ناکرد بەڵام بۆ خەلەکانی خۆمە گەڕام لە فیلمەکەیە چۆنی سیرت ئەکرات ئێستا و دۆرم بۆ ببینەرەوە چۆنی ینی دەست چی لێ ئەکرد و ڕۆچوو بیتە ناو فیلمەکەەوە برادریش خۆم لەگەڵ مابوو کە یەکێک بولوانی کە زۆر حەزی بە فیلمەکە کرد ینی پێی جوان بوو بەڕاستی و تەنانەت یەکێکە لەو هاوڕێ عزیزانم کە لە فیلمەکە لەگەڵ مابوو ئەکادیمیستێکی زۆر باشە لە سینەمایە و کاگەدیز عەبدی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە کاری دەنگی بۆ کردم بەردەوام قسەی لەسەرەوە کردەوێت فیلمەکەی ئەم فیلمە ئەتوانم بە 2 ساعات قسە لەسەر ئەم فیلمە بکەم ئەی لەو لەحزەی کە فیلمەکە نمایشکرا منیش دانیشتە بووم لەسەر هینەکە ئاوا لە کورسیەکە سەی شاشەکەمە کرد ئەنی هەموو لەحزەیەک ئاوە کە هین مەکرد ڕۆشتم ئەم لامە کرد ئەو لامە کرد بۆ خەلەکانی خۆم ئەگەڕام لە فیلمەکەیە لە پشتمەوە دانیشتە بوو کاک خەڵات لە تەنیشتم دانیشتە بوو ئیتر بڕۆکە ئاگام لە کاک خەڵات نەبوو ینی کە لە پەناما دانیشتووە یا کەسیشتر لە پەناما ئەی ڕێک من لە ناو شاشەکەیا بووم باش یاخوا سەرکەوتوبی زۆر سپاس بەڵام پرسیارێکی ترم بۆت هەیە ئەمەم لە یەکێک لە هاوڕە نزیکەکانت بینیوە بیستووە ئەڵێت کاتێکە لە دەرەوەی با بڵێن ئیشکردن پێکەون بە گەورەی جۆکەر بانگی ئەکەن ئەمە بۆشتی وات پێڵەن مەڵێ ئەمەد لەکوێ بیستووە لە بەرەوەی باوشت پێ بڵم پاشکەمێکتر سوپرایزەکەم بۆت هەیە یەکێک لە هاوڕێ هاوپیشەکانت کە زۆر نزیکە لێتی هێنما ستۆدیۆ بۆلات بەڵام پێت ناڵم کێ جارە وڵی جا خۆی جۆرێک لە کەشف بوو بەم پرسیارە پرسیاری جۆکەرەکەیە زۆر باش ئێمە چەند هاوڕێیەکین بێکەوە ئیتر بەدەر لە حیاتی هونەریمان هەموو کەسێکیش ئەو حەقەی هەیە یەکێکە لە دنیا جوانەکانی ئینسان هەندێک جار شوێنێکمان هەیە چین بۆ خۆمان دانیشین لەو شوێنە
یاریێک هەیە ئۆکەی پێوترێ ئۆکەیەکەین ئەوان زۆر باش لێ زانی ئیتر بەڕاستی گیریان خواردەوە بەدەستمەوە ئەوە شانسە یاخۆت بەڕاستی لێزانی بەڕاستی لێزانین خۆ من لێزانین جۆکەر ناناسێتەوە بەڵام لە هەموو یاریەکە کە من دەست هەڵەگرم ئەگەر دوو جۆکەرم لا نەبێ جۆکەرێکم لایە ینی گیریان خوارد وڵێ کاکە با سەرێکیش لە ئێمە باعیز نەبێت بەزابەت من کە قسەم لەگەڵا کرد وتم چەند شتێکی کاکەڵ گورتم پێ بڵێ وتی ئای گیرمان خواردە بەدەستیەوە وتم بۆ وتی چی یاری ئەەکەین بێکەوە ینی نازانم بۆ لەگەڵ دەست بۆ وەرەقەکانە بات جۆکەر لای ئەوە جاگەر ئابدەبەرامی بە بابێت باشتریش نازانم جارێکێ بەڵام کە جارێ بە من پرسیارم ماوە بە دواتر بێت کاکەڵ گورت لە ژیانی هاوڕێیەتیتدا ئەمڕۆ دوو بابەت تێکەڵ بەیەکەکەین لە ژیانی هاوڕێیەتیتدا ئەو کەسانی کە هاوپیشەتن هەڵت بژاردون هاوڕێت بن یاخۆت نا هەر کەسێک بێت ینی خاوەن پیشەیەکی تریش بێ هاوڕێی تۆیە نا من هەر کەسێکی زۆر کۆمەڵایەتیم بەڕاستی بۆ حکمیەوەی کە من هەم لە مەجاری هونەری شایشم کردو لە مەجاری معیشیشا لە حیاتیشما وەکو پیشە سەرتاژ بووم سەرتاشێکی باش بووم لەم شارەیە ئەتوانم بڵێم بەڕاستی هەموو ئەوانەی کە نزیکن لێمەوە شاید حاڵی ئەوەن کە ئەتوانم بڵێم لایەک لەسەری گەنجی شاری سلێمانی من چاکم کردووە هاتوونەتە لام وم بە حکمی ئەمە عیلاقەیەکی زۆر بەرفراوانم هەبووە لەگەڵ هەموو فیەکانە ینی هێستا هاوڕێم هەیە لە منطقەی سەناعیە کە دەسی لە ناو ڕۆن و فیتەری و ئەوانەیە شانازیشی پێوەکەم بەڕاستی تا سەر ئێسقان لە هەموو مەجالەکانە هاوڕێم زۆرە بەڕاستی ینی ئەوە نەبێت تەنیا تایبەتم کردبێ هەموو هاوڕەکانم بەلایەنی هونەری نە ئەتوانم شایەتی بدەم بۆی کە سەرتاشێکی باش و بە هەڵوێستیشی بۆ هاوڕێکانت کە لە کەرەنتینەیە کە ئیتر هیچ شوێنێک نەبوو ساڵی پار کاکەڵ گورت فێ هاوڕەکانی یەکەوت وایە بەتایبەتەوە کەسانی کە ئیتر هاتنە سەر اخلاقیە بەڕاستی هاتنە سەر شاشە و پێویستیان بۆ بووکە جوان دەربکەون تەنانەت چوون بۆ ماڵانیش بۆ هاوڕ لای هاوڕەکانم سرم بۆ چاکردن بازیان لێمان نەبێ کاکەڵ گورت هونەرمەندان زۆر گلەیی لەواکەن کە گرنگی کەمتر بە هونەرە درێت یاخود با بڵێن بە هونەری کوردی بە فیلمی کوردی زیاتر بەرهەمە بیانیەکان بوونەتە جێگرەوە ئەمە لای تۆ ڕات چێ لەسەر ئەم بابەت ئەزانی چی بابەتە بابەتێکی زۆر هینە زۆر ئەوە نی ینی بە ئاسانی تێپەڕێنی بابەتێکە قسەکردنی زۆر هەڵەگرێت بۆ لەبەرەوەی کە تۆ هەتاوەکو خۆت بەدیلت نەبێت ناتوانانی ڕێگری لە ئینتاجێکی کە بکەیت خۆ ڕاستە من 100% هەموو ئەو دراماتورشیانە کە لە شاشە کوردیەکانە نەمە پەخشەکرێ من زەربی سفریانەکەمەوە لەک لایەنە هونەرەکەی ناوەکو لایەنی چیرۆکەوەم و عادەت تەقالیدانی کە لەناو ئەو چیرۆکانەیە هەیە یان هەیە کۆنتترۆل و مۆنۆپۆلی هەموو کۆمەڵەکانی دنیای پێ بکەن وەکو کردوشیانە بەڕاستی من لەگەڵمانی بەڵام کاتێک کە تۆ خۆ درامایشی کوردی باشت هەبوو ئەتوانیت ئەم دراما کوردیە بێ بە دیلی درامایشی تورکی دەکەواتە دراما کوردیەکان ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین چیرۆشی باش دروستکەین سینناریۆی باش بنووسین بتوانین لە ڕووی پرۆداکشنەوە فیلم درامای باش بەرهەم بێنین بۆی بتوانین ئیتر هەموو ئەم دراما تورکیانە هەموو ئەم دراما مودەبلەجانی کە هەیە لەسەر شاشەکان دووریان خەینەوە لە خۆمان و خۆمانی تاجی کوردیمانە بێ بەڵام بەداخەوە هەموو هەوڵەکان سستن هەموو هەوڵەکان لاوازن ئەوە تا ئێمە لەحظە بە لەحظە ئەچینە پێشەوە هەر بەرەو خواردترە ڕۆین ئێسش بینەری کوردانیشە سەیری دەرمەکانی حسین مسریەکە پرسیار نییە ئەمە بۆ پرسیار نییە ینی درامای حسین مسری بەڕەحمەت بێ لە ساڵی 2023 بۆ 4 بۆ 5 بۆ 6 بۆ حەوت کراوە ئێستا درامای تازە ئینتاج کراوە خەڵک ئەوەی متعلقە بە خۆرنەوازان و بە ڕەشەی پۆلیس و بە فڵان و بە فیسارەوە متعلق نییە بە دراما تازەکانەوە بۆ لەبەرەوەی کە بەڕاستی جۆرێک لە لاوازی لە چیرۆکیانە هەیە جۆرێک لە بەداخەوە من هەمویان هاوڕێ من ناتوانم زۆر قسە بکەم لەسەر ئەو بابەتانە بەڵام بە کۆی گشتی مقنیع نین بەڵێ براتان ئامادەیە سپرایزەکەمان ئامادەیە زۆر باشە کاکە کورتە سەورێکی کێ بێت وڵی تەسەوری کاکعب دەکەم کاکابێت بۆچی تەسەوریەوەکەی لەبەرەوە قسەی ئەو بوو من پێم وتیتەوە یان چی وڵی ئەو پرسیارە تەنیا لە چوارچەوەی خۆمانە ینی زۆر شەخسیە
زۆر نزیکشین ینی کە مادام ڕەنگە پرسیارێک شت لێ کرد بێ و ویست بێت شتێکی لێسین تاچکەی ئەگەر میوانەکەمان کەسێکی کە بێت ئەویان نازانم بەڵام تەسەورەکەم کاک عابد بێ زۆریش حەزەکەم ئەو بێ لەبەرەوەی کە یەکێکە لە هاوڕێز زۆر زۆر نزیکەکانم بە معنای کەلیمە لە هەموو ڕوویەکەوە هاوڕێمە. کەواتە بە میوانەکەمان بێت بۆ ستۆدیۆ و کاک هەڵگورد بیبینێت. خێربی بەخێر بێت سەرچاوەکانە بەخێر کاک عابد ناچم بەخێر بێت سەرچاوەکانم هاتی بە خاڵت کردین زانی تۆی لەوە گومانم لەوەیان نەبووتم هەرە زانێ هەرچەند من تا ئاخر دەقەویستم نەزانێ بەڵام یەک قسەم پێوت یەکسەرتی خۆیەتی گەورەی جۆکە یەکسەر هەرچەند پێکەنی بەس یەکسەرتی بەخوا ئەوە دەیلێرەوە سڵاومان بۆ کاک لوقمان و کاک عادلی بێگومان سڵاومان بۆیان هەیە ئێوە هاوڕێیەکن کە زۆر زۆر پێکەوە جوانن. زۆر سپاس. کاک هەڵگورد چیت هەیە بۆ کاک عابدی هاوڕێت شێ من پەیوەندیم پێوە کردوتم شتێکی وا هەیە و ئەمەوێت بیت ببیت بەرمیوانمان و سوپرایزی بۆ کاک هەڵگورد بکەین زۆر خۆشحاڵ بوو وتی هەرچەند وتی بەرنامەکە تایبەتە بەو با من نێمتم نا کاک هەڵگورد خۆشحاڵە بێ بە هاتنی تۆ. حتمما زۆر من بەر لە هاتنی بەر لە موجودی خۆی کاک عابد لێرە لە هەموو شوێنێکە شتەم وتووە و هەنێشتیش هەیە بەڕاستی حەز ناکەم بابی جامە لەکردنەوەوانە من فترێکی زەمەنی لە ئیشوکاری هونەریدا بڕام لە ساڵی 2000ەکان لە ڕێی ئەم درامای تەلەڤیزیۆنی کە باسم کرد کە ڕۆڵی سەرچیم تیاجێڕانە کە درێنانی کاک عابد هەورامی بوو کاک عابد یەکێک بوو لەو کەسانی کە بەڕاستی ئەتوانم بڵێم پەلکێشی کردمەوە ڕای کێشامەوە دیسانەوە بۆ ناو ئەو دنیایی کە خۆم پێشترتیایە بووم پشتیوانێکی زۆر باشم بوو هاوکارێکی زۆر باشم بوو بەڕاستی لە ئیشەکەیە و دوای ئەوەش چەند جار کە ئیشمان کردو بەیەکەوە ڕەنگە بەرکەوتنی ترمان نەبوو بێ وەکو ئیش لە یەکنا بەڵام بەردەوام ڕاوێژمان هەیە بۆ یەکتری بەردەوام مناقەشات لە بینمانە هەیە شانازیەکەم کە عابد هاوڕێمە بەڕاستی خی گەورە لە یەکتان نکات ئێوە دوو هاوڕێی زۆر جوانن پێکەوە ئەگەر چی هاوڕێی تریشتان هەیە باوانیش لە یاد نەکەین کاک عابد بەخێر بێ سەرچاوەکانم وەک هاوپیشەیەک وەک هاوڕێیەک کە هەمیشە پێکەوە دەردەکەون چیت هەیە بۆ کاک هەڵگورد ئەوەی خۆی ئەوەی کەوتی لەوانێ من لەوە بە زیاتریشی پێوەڵم بەس ناوەکان لە گۆڕین عادەتەکانی بە هەڵگورد ینی زیشان یەکن ئێوە هەر بە دڵنیاییەوە ئێمە وەختی خۆشی هەر ئایلەویین تێکەڵاویمان دروست کرده بوو بەڵامی تر لەم ئاخیرانەیە تۆزێ بە بۆ نێوەی کە من ماڵم ڕۆژ دەرکەوتەوە ئەویش هاتم لەوە تۆزێ بەڵام هەر هاوڕێن هەر بەردام ئەو تایتر پێکەوە هەر یاری کۆمپەنەکەکەن یەکتریە بە هەموو شێوەیە پێم بڵێ کاک عابد بۆچی ئەوە شانسی هەیە لە یاری کۆنکەن ناسانە بە هەموو شێوەیەک ئێمە ئەمانەوی بەستینەوە نابەسترێتەوە شتێکی بۆ دروستکەن پێشتر قەلەقی کرد خەری بوو تووشی کۆرە نامکەن بەس بە خاتەوەی بۆڕم بۆ ئەمە چۆنە ئەدەی سەوامان لێ کردووە جۆکەرەکە هەڵێکی ڕینەوانێ ئەکەین بە پولێکی کە بەڵام زیای پێ نییە لە ئەرزەکە شەدانێ بۆمان زیای پێ نییە بەخوای گەڕین ئەمانەیە گەڕین گیرفانیە گەڕین خۆیان بۆم دانێڵم کاکە دەست ڕان ناکێشم خۆتان بۆم دانێن بەس بۆچی خەیر بکۆ تووشی کۆرە ناکەنەوە مۆزوعە چۆن نادەی کاک عابد لەو فترەی پێشوا پێش لە کەرەنتینەکەی پێشوا بوو ساڵی پارا بوو بەڕاستی تووشی ئەو حاڵەتی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنایە بەداخەوە سەلامەتی و زۆر خراپ زۆر زۆر خراپ بوو ینی توانم بڵێم دەرن لە مردن گەڕایەوە دوای ئەوە بە فترێکی زەمەنی کە کاک عابد کەوتەوە سەر خۆی وەمانە ئیتر برادێکی تریشمان هەڵگری ڤایرۆسەکە بوو شەیخ برادێکمان تەلەف کاک عادل تەلەفۆنی بۆ کردم تی کاکە بۆ نایە بچینەوەمانە قیرروسایی لێ بکە کۆرە دەبەر با بچین بەتەمات تووشی کۆرۆنا بکەن برادەکەی ترمان هەڵگری ڤایرۆسەکەی من چۆن دانیشتمان توش بووین هەر دوور بێ لە کاگەڵ دوور بێ لە هەموو هاونیشتیمانیان و سەلامەتی سوپاس بەخوا کە تێت پەڕاندووە بەڕاستی ڤایرۆسێکەکەی تر ینی مناقەش هەڵ ناگرێ بێ خۆت بپارێزی منیش پێکێکم لەوانەی کە توش بووم هیوادارم کە هیچ کەسێک تووشی نەبێت خۆپارێزی باشترین ڕێگەیە بۆ
بۆ ئەوی هاوڕێتیمان بمێنێ بۆی کە بەڕاستی کەسە نزیکەکانمان لێ نەبێت مەجبورین خۆمان بپارێزین. کاک عەبید لە ماوەی کارکردندا باڵین لە مەجای کاردا جگە لەو کاتانی کە پێکەوەن ینی هیچ ڕخنەیەکت لێ نەگرتووە یاخود ڕخنەی تۆ چی بۆ کاک بۆ هونەرەکەی بۆ خۆدی خۆینا لەگەڵ کاگەڵگودا بێزگە لە درامای ڕۆژێکی نوێ لە بیرچی لە مەسرحێکی شابەیەکەوە لە کۆمەڵ مەسرحی حوشە و حەو ڕۆژە بوو ئیشێکی زۆر جوان بوو باسی پارسە زەویەکی وێرانەیە کرد کە چۆن داگیرکەر ئێوێ لە ناوبەرەیەکێک لە داگیرکەرەکان ئەو بوو کاگەڵگورد مشکیلەی ئەگەر ئەوەی هەبێت من پێی ئەڵێم وەرەوە ناو سەر شانۆ باوکی هونەرەکانە وەرەوانێ لە سەر شانۆ دەرکە وەرەوانێ چمکێکی شانۆکە بگرێ ئیش لەسەر شانۆکردن زۆر زۆر چێژی زیاترە خۆشترە بەریەکەوتنەکە و جوانترە دوورکەوتۆتەوە من هەر هەوڵی لەگەڵایم کە بێتەوە هەر خۆی بەم نەڵێت من ئەوەی زیاتر پابندم پێوەی فیلمسازەکەی خۆمان لە کامیان زیاتر بە سەرکەوتووی ئەزانی تۆ وەڵاهی پێشەوەی ئیشی فیلمسازی کار خۆی باشترین ئەکتەر بوو باشترین دەرێنەری سەر مەسرحیش بوو خەڵاتی باشترین دەرێنەری هەیە یعنی ئەو من لە نەوەکانە لە هۆڵی فارابی لە هەشتاکان لە نیهاتی هەشتاکانە ئیشی ئەوم بینیوە ئەو کاتانە باشترین ئەکتەر بوو باشترین دەرێنەریش بوو یعنی بەڕێی من ئەگەر ئەوەی بەردەوامی خۆی لەسەر شانۆ ئیشی بکردایە هەرچەنە ئیسا مەسارێکی زۆر زۆر باشی بڕیوە لە فیلمسازیە بەڵام شان بەشانی شانۆکە ئیتوانی ئەویش ببڕێ دوورکەوتۆتەوانێ ئەوە پەیوەندی بە خۆیوەتی من لەم ئیشەی دواییە ڕەنگی باران مۆنۆدرامای ڕەنگی باران تەکلیفم لێ کرد هەر بە پارانۆ لێشە پارامم بەس وەرە لە قاعەکە دانیشە من خۆم نبینم تۆ سەیرم کە حرەکەم بەرێ جوانکاری تیا بکە کە هەر نەهاو خێر نەهاتنەکەم خۆشێزانەکە ڕاستی من شانۆ لە شانۆ هاتوومەتە ناوم دنیای وەرەوە شانۆ دایشی هونەرەکانە لای منایی بەڕاستی و قەتیش بێزراو نابم لە شانۆ قەتیش بێتاقەت نابم لەوەی کە لە شانە بەڵام ئەوەی کاک عابدەیرە ئێستا ڕاستە چەند جار ئەمی بە من و تۆ بەڵام من وەڵامەکەی من ئەوە بووە کە دەرفەتی کاری شانۆ سێ مانگ پرۆڤەکردنە ناو قاعەیە ئەتبەستێتەوە بەڕاستی منیش لەوانەیە ژیانی معیشیم قورس بێت ینی نەتوانم هەموو ئیلتیزاماتێکی سێ مانگی ببەخشم بەم کارێکی شانۆیی بەڵام لە فیلمێکە تۆ ڕاستە کە پێوەی مەشغوڵەبی خەریکی سیناریۆکەیە بیت و نووسینەوە بەڵام سەرقاڵی ئیشی خۆش دەبی بەڵام تاوەکو کاتی پرۆدەکشنی فیلمەکەت کە دەست پێکەی بە بەرەمێنانی فیلمەکەت چەنەیە 3 ڕۆژە 4 ڕۆژە ئەگەر فیلمی درێژ بێ 15 ڕۆژە 20 ڕۆژە کۆتایی پێێت بەڵام کاری شانۆیی بەڕاستی قورسی شانی هەستی دەکەم جۆرێک لە ئەو تاقەی جاران کە لەسەر شانۆ بووم و ئەوانە هەم لە ڕۆی جیسمی و لە شولار و هەم لە ڕۆی دەنگ و بەڕاستی ئەمانە ئەکتەر ئەبێ بەردەوام لە پەروەردەکردنی خۆیان بێ هەم لە دەنگ و هەم لە جیسم و هەم لە ئەگەی لە هەموو شتێکی بێ من تۆزێک ڕخنم لێ نەگرێت کاتەسەها ئیشەکە ئەوە هاتۆ تەقاعەکۆڵێ وایە ئەوەت نەکردا وابکردا ئەوەیە مۆزوعەکەی ڕەنگە بۆ زیاتر گەورەبوونی تۆ بێ من بەڕاستی ئەم ئیشەی کاک عابد ڕەنگی باران کە کاگاشتی کەمالی خراجی کرد یەکێک بوو لەو ئیشانەی کە چێژم لێبینی بە معنای کەلیمە چێژم لە تاقە و توانای عابد لەم مەرحەلەیە بینی ئەنی خۆ پێشتر کاک عابد ئیشی مۆنۆدرامای کردووە بەر لە ئەمە ئیشێکی مۆنۆدرامای کرد بەر لەم کاری بەڵام ئەم ئیشانی زۆر جیاوازتر بوو لەو تاقەیەکی زۆر جوان لەسەر بڕاستی لەسەر شانەوە بینرام جارە خۆگەر بەڕاستی کاگاشتیش هەوڵی خۆی یابوو لە ئیشەکەیە لە ڕووی دەرێنان و کاری خراجی وەوانەوە بەڵام خۆگەر تۆزێک ئەو پەلە پڕۆسکەی پێوە دیار نەبووایە ئەگەر 15 شەوی کە پرۆڤیان لەسەر کردایە بەڵام بۆی بە حکمی بۆ 27 سێ بوو بۆ ڕۆژی ژیانی شانۆ بوو ئەبە ئیشەکەیان پێ بگەیانە ئەم پێگەیان نەخراپە تۆ بە زۆر پێشوەختە خۆت بۆ شانۆ حازرکی شانۆ بەڕاستی کەرەسەی زۆرەوێ باشە کاتێک کە ئیشێک بەرهەمێکی نێتانە بێ هەرێکێک لێەوە چۆنی ڕەخنە لە یەکەگرن
ینی ڕاستە خۆ بەیەک دەڵێن یاخۆت بۆ ئەوەیە بۆ منە هەردووکتان بەجارێتەوە حەزەکەی وەڵام بەرە ئێمە ڕخنێت بەردەوام ڕخنە لێ تێگرین لە ئیشی هاجرە لێکەوە لەوانێت تا 50 بۆ 60 خاڵم پێوتووە بەڵام بۆ جوانکردن بووە بۆ ئەگەر بەڵێ خۆشەویستمە و هاوڕێیەکی سۆزی منە بەڵام چەپڵی دروی بۆ لێ نایم ڕاستی پێڵێم ئەڵێم ئەوەی ئەو هینی منە ئیشەکەی ئیشی منە هیچ فەرقێکی نییە ئەمە ڕەخلەکەی ئێمە بەردەوام لە بنیادنانایە نەک ئەوەی کە دوو لە ڕوو لە حەقدا بێە لە ڕووخاندا دڵنیام ئەویش بە هەمان شێوەیە بۆ ئیشەکانی من ئەوە دڵنیام لەوەیە حتمما ئەوە شتێکی ڕاستیە لە ژیانی هاوڕێیەتیتاندا ئەتوانن چنێک بە یەکتر بن چنێک یەک نەبینن وڵاهی یەکتر بینین واز لە ئیشکردن بێنە واز لە مەجال بێنە ئەمە جایەگەر بۆتان نەکرێت یعنی با بڵێن کات مەجال نەدات بەڵام کاتێک هەردووکتان کاتان بۆ یەکتر هەبێ ئەتوانن چەنە لە یەکتر دوور بن چەند ڕۆژ پێکەوە دانانیشن کۆنکەنکەن زین چیز هەنێشت هەیە زەمن حکمی و شتایەت چەنە لە یەکتر دوور بین بڵێن بۆ نمونە کەرەنتینە بڵێن کەرەنتینەیە کەس ناتوانێت بێتە دەرەوە بەڵام مۆبایلێکی من هەموو ڕۆژێک قسەم لەگەڵ هەموو ڕۆژێ ئێمە قساکە کاتێککە نەخۆش بوو پێمەوە دوتم منیم مشکلەم نییە منیم بۆ لات ئابەت ئەویت نابێت بیت هەموو دیەم باش هەر لەبەر دەرگاکە و ڕاوەسم ئاوا سیرتەکەم و قساکەین بەیەکەوە دوورا و دوور ئەویت نامێ ئەمە بەکە پێیسە زەمانەکە وایاتوە بەڕاستی هەموو ڕێگەکانی نزیک کردەوە بەڵام ئەم بەریەک کەوتن و یەکتربینینە چێژێکی تایبەتتری هەیە خۆشەویستێکی قوڵتر دروستەکە ڕەفاقەتەکە پتەوترەکە ئەنی بەڕاستی لەم ڕۆژگاریە ناتوانانی هەموو کەسێک بکەی متمانە و نەماوەتەوە بەسەبەت ویستم قسە لەسەر ئەوە بکەم پێتان وایە هاوڕێیەتی با بڵێن پێشتر یاخود ئێستا چێژی زیاترە بێگومان ئێوە کاتێک هاوڕێ بوون کە تەکنۆلۆژیا بەو شێوەیە نەبووە کە بۆ نمونە موبایل و ئەم جۆرە تۆڕە کۆمەڵایەتەکان بەم ڕادەی ئێستا نەبوون کە بەریەکەوتنەکان ئەوەندە من جوابی خۆم تێمە بەسەری ئەگەر باز لە چێژەکەی چێژ لە ژیانە لە ئێستاە لە هیچ شتێکانەماوە ئێستا هاوڕێتی ئیسە بەڕاستی لەسەر بنەما و هین دروست نەبووە هەمووی لەسەر مەسلحەتێکی شخصیە مەسلحەتێکی کاتیە ئیشێکە زروفێکە بۆ ئیشێکی کاتیە هاوڕێتیەکە دروستە بێرن پشتی کردە یەکتری هە لە بیری شێشێتەوە تازە ئەو هاوڕێتی کە هەبوو وەختی خۆی کە دروست بوو بە عشقەوە نمەک هەبوو نمەک یعنی تۆ لەبەر لە ماڵی من نانم خواردووە یا ئەو نانی ماڵی منی خواردو نمەک بووە نمەک بەس ئێستا کارە لە تەواویتر لە کارەکە تێپەڕی تر دوای یەک ناناسی جاوی سەوا ئیسە ئەو تۆزە دووربوون لێکەوە ئیسە نزیکتریش یانامە سۆتە لە سندیکا و نەرمەندانەوە بەرپرسی ناوەندی فیلم سازانە ئیتر هەر ئەو سێ ڕۆژەی کە یەکترمان نبین و سێ ڕۆژە ئەوە شیاتە تۆ باشەکەواتە خۆی گەورە لێکتان نەکەوە هەر تەمەند زۆر خۆشحاڵم کە ئێوە ئەمڕۆ میوانداری با بڵێن لە بەرنامەکەی منابوون دوو هاوڕێی زۆر جوانن دوو هاوپێشە و دوو با بڵێن دەرهێنەر و ئەکتەری زۆر باشن یاخوا سەرکەوتوو بن هەم لە ژیانی کار و هەم لە ژیانی هاوڕێیەتی و ژیانی ڕۆژانی خۆتانە بەڕاستی خۆشحاڵتان کردم ئێمەش خۆشحاڵماوە بۆ یەکتر وەڵام من زۆر سپاسانەکەم دووبارە پیرۆزبایی بەرنامە تازەکەتان لەکەم ئێواری سلێمانی هیوادارم ئەم بەرنامەیە تەشە نەپسێنێ بۆی کە بتانی زۆر کەس بەسەر بکەیتەوە لە ناوەندی هونەری و ئەدەبی سلێمانیە سپاس بۆ هەموو هاوکاران و برادرانی کە لە پشتی کامێرا و مۆنتێر و هەموو ئەوانە سپاس بۆ مانوبوونی کاک عەبدیش پێم وا بێت تاخیریشمان کرد بڵێت پێکردم نەناخۆت ئێوارەی پێ بکەی خەتای ئەمیش نەبوو خەتای کاگامان خۆشی پێوتم وتی خەتای من بوو داوای لێبوردنەکەم مادام تۆبی هاساییە یخوا بەخێر خۆشحاڵت کە تۆ نشکانی لەگەڵمان ئامادە بوون سپاس بۆی کە ئەمڕۆ
ینی چێژێکی تایبەتانە بە زۆر بەرنامەکەی سپاس دوای سەرکەوتن بە هەردوولاتان هیوای سەرکەوتنیش بۆ تۆ. زۆر سپاس بینەرانی ئازیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێوارەی سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیا تا بەرنامەیەکی تر و تەوەرێکتر شاد و بەختەوەر بن.